چ بڕۆین بۆ گەرمیانی یان بڕۆین بۆ کوێستانی هەزاران شوێن و شوێنەوار هەزاران پرسیار لە خۆ دەگرێت ئەم جارە دیمەن بەڵگەیی دیمەن ئێمەی هێنا ڕواندز و دیار تۆپەکەی وەستا ڕەجەب لەگەڵمان بن هەندێک لە پرسیارەکانی ئێوە و هەندێک لە پرسیارەکانی ئێمە لێرە وەڵامەکانیان وەردەگرین. مامۆستا ڕێبوار ئەگەر پرسیار بکەین دەربارەی میرنشینی سۆران، میرنشینی سۆران واتە چی؟ تاوان میرنشینی سۆران یەکێکە لە میرنشینە یان فەرمانڕەوایەتیە کوردیەکان لەلایەن میر عیسای کوڕی کەلۆزبەگ لە ناوچەی هەودیان دامەزراوە. لە سەدەی 15 ئەو میرنشینە دامەزرایە. چەندان میر یەک لە دوای یەک فەرمانڕەوایەتی ئەو میرنشینەیان کردووە. چەند جارێکیش پایتەختی ئەو میرنشینە گۆڕانکاری بەسەردا هاتووە لە هەودیانەوە بۆ شەقڵاوە بۆ حەریر و باتاس و بۆ ڕەواندۆز لە سەردەمی ئۆزبەگ و دووبارە بۆ ڕەواندز لە سەردەمی میر محەممەد. ئەوش بەهۆی ئەو نالەباری و بارودۆخە سیاسەیە کە هەبووە زۆر جار گۆڕانکاری لە شوێنی پایتەختی میرنشینەکەی ڕوویداوە. مامۆستا لەو دەڤەرە لەو ناوچەیە ناوی میرنشینی سۆران زۆر دەبیسترێت. مەبەست چییە لە میرنشینی سۆران؟ سەرتا بە خێراتنیەوەی بەڕێز دەکەین. دیارە میرنشینی سۆران مێژۆکی لە مێژینەی هەیە کە یەکەم دامەزراندی دەگەڕێتەوە بۆ سەرەتای سەدەی 15 کە لە سەردەستی میر عیسای کوڕی کەلۆزبەگ دامەزراوە. لەو ماوەیەدا واتە لە سەدەمی میر عیسای کوڕی کەلۆزبەگ تاکو میر محەممەد و دوایەویش 23 میر حکومڕانی میرنشینی سۆرانیان کردووە کە لەو 23 میرنشینە یەکچەند ئافرەت بووە کە خانزادی میری سۆرانیان پێدەوترا. لە نێواندا میر محەممەد 20مین میر بووە کە بێگومان هەر کاتێکە وەکو جناب ئاماژە پێکرد هەر کاتێک کە ناوی میر محەممەد دێت مێژوکی پرشنگدار لە مێژوی میرنشینی سۆران ڕنگ دەداتەوە. ئەوەش بەهۆی گەڵێک دەستکەوتی ئەو میرە بەڕێزە. لەو کاتی کە میر محەممەد لە ساڵی 1913 حکومڕانی میرنشینی سۆران دەگرتە دەست هەوڵیدا کەەوە میرنشینەکەی واتە قەڵەمڕەوی دەسەڵاتەکەی زۆر بەرفراوان بکات زۆر ینی لە ڕووی دەسەڵاتەکەی زۆر بەرفرام کە بە تایبەتی ئەو ناوچانی کە دەسەڵاتی ڕۆی لە هەولێرەوە تاکو و شنگال و ئەوجا سوڕایتە ینی زۆر ناوچە جیاجەکانی کوردستانی حکومی کردیان. بێگومان هۆی هەبوونی ئەو ناو کاریگەریش بە ئەوە دەگەڕێتەوە کە میر محەممەد گرنگی بە هەموو سێکتەرەکاندا هەموو بوارەکان بە تایبەتی لایەنی سەربازی، لایەنی ڕۆشنبیری، لایەنی ئاوری، ئەوەی کە ئەمە زۆر لایەنی تریش هەتا سکەی پارەشی لێدا کاریگە سەرچی دامەزران بێگومان هەوڵێکی بۆ هەبووکەوە بەرەو دەوڵەت بوون دەچوو. یعنی یەکێک لە ئامانجەکانی میر محەممەد بەڕۆچوونی دەوڵەت بوونە. بەڵام ناران و دژمنانی کورد بەڕاستی ئەو هەوڵی میر محەممەدیان لە گۆڕنا ڕێگ و ڕشەی ئەوەکەیان وشک کرد کە نەیانتوانیکەوە پەرە پێ بدات و بەردەوام پرسیارێکی تر ئەگەر باز بکەین یان بپرسین دیارترین فەرمانڕەواکانی میرنشینی سۆران کێنە؟ لە ناویشاندا زیاتر میر محەممەد دەبیسترێت. بەتاکید بێگومان ئەو کەسایەتی کارێزمە و لێزانێکەوە باس لە ئەو کاتی کە باس لە میرنشینی سۆرانەکرێت ڕاستەوخۆ باسی یاخود باسی میری سۆرانمان میر محەممەدمان دێتە بەرگوێ. ئەمەش هۆکارێکی کاریگەریانی ئەوێکەوە وەکو باسم کرد لە ڕووی هەموو کاریگەری هەبووە لە دەوروبەر واتە دەسەڵاتی واتە عوسمانیەکان ینی بە مەترسیاندا ئەنا بێزگەلەوەی چەندەها ناوچەی جیاجەکانی کوردستان خرانە ژێر کەیفی خۆی بێگومان ئەوەش هۆکارێکە بۆ ئەوەی کەوە ناوی میر محەممەد وەکو مێژوو ڕشنگدار بمێنێتەوە. بەڵێ هۆکار چی بووە؟ یعنی گرنگیەکی زۆر بەلایەنی سەربازی دراوە لەو قۆناغی میر محەممەد و سەردەمی میرنشینی سۆران. بێگومان ئەو کاتی کە میر محەممەد بیری لە بەدەوڵەت بوون دەکردەوە بێگومان هەبوونی پێگەیەکی سەربازی ڕاستەوخۆ کاریگەریی مەترسیدارانە لەسەر وڵاتانی دەوروبەر جلێزەکان دروست کردووە. بێگومان هەبوونی ئەو پێگی سەربازیش بۆ ئەوە دەگەڕێتەوە کەوا میر محەممەد
بۆ قەڵم بواتەوە بۆ وەسکردنی قەڵەمڕێی دەسەڵاتی خۆی بۆ پاراستنی یاخود برێن میرنشینی خۆی بەکاری هێناوە زیاتر لەو ڕۆوەکەوە پەلی هاوێشتووە و توانیتی چکە هەر لایەنی سەربازیە بێگومان بەرگری لە خاک و نیشتمان و مانەوەی میر محەممەد دەکات. ئەمە سەڕێبوار دیارترین شەر لەو سەردەما بابەتی تۆپەکەی وەستا ڕەجەبیە. جا ئەمە ئەگەر بپرسین دروستکردنی یەکەم تۆپ و کاردانەوەی میر محەممەد لەسەر ئەو بەرهەمە. بەڵێ تاوان باسن کرد کە میر محەممەد بایەخێکی گەورەی بۆ بواری سەربازیدا بۆ پاراستنی میرنشینەکەی وە لە زمانی بوارە سەربازیەکەش دروستکردنی کارگەی چەک بوو. بۆ ئەمە بەستا وەستا ڕەجەب ڕاستپێری وەستا ڕەجەب ناوی تەواوی ڕەجەب میر ئەحمەدە. دوو بۆچوون هەنە لەسەر خەڵکی کوێیان لەکوێ لە دایک بووە. بۆچوونێک پێی وایە خەڵکی ڕەواندزێ و لە بنەماڵەی میرانی سۆرانە. بۆچوونەکی دیکەش ئەڵێ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە شاری مەهاباتی ڕۆژهەڵاتی کوردستان. بەڵام ئەوەی گرینگە وەستایەکی کووردا وەستایەکی دەسڕەنجینە سەرەتای دەست بەکاربوونی لەگەڵ کەسێک بە ناوی خانگلدی کەسێکی فارسا حەجەم یان تورکی ئێرانیە لەگەڵەوی لە کارگەیەک بنیادەنێت لە سەردەمی فەرمانڕەوایەتی میر محەممەد بە فرمانی میر محەممەد ئەو تۆپانە دروست دەکرێن و بێزگە لە تۆپ کۆمەڵشتی دیکەشی دروست کردی وەکو دەبانسە تفانگ کۆمەڵاشتی لە بواری دارتاشیش بە هەمان شێوە دەوریان هەبووە. بەڵام ئەوەی زۆر گرنگ بۆ ئەو تۆپانە بووە لە بەرەوەی زۆر جار ئەو تۆپانە باڵانسی شەڕیان گۆڕیوە لە کاتی هێرشەکانی دوژمن. جا یەکەم سەبارەت بە پرسیاری جەنابەت یەکەم دروستکردنی یەکەم لولە تۆپ تەپان میر محەممەد بایەخەکی یەکجار گەورەی بۆ بوارە داوە و هەمیشە پەرۆشی ئەوە بۆکەوە ئەو کارگەیە سەر بگرێ و هەموو پشتیوانیەکی وەستا ڕەجەبی کردووە. کاتێک هەواڵی ئەوە بە میر محەممەد ئەگات ئەوان میر محەممەد ئەو کات بارەگای لە ئیسقەڵا بووە ئیسقەڵا ئەو گردەی بەرامبەرمان و ئەو کارگەش لە کاولۆکان بووە. هەواڵ بە میر محەممەد ئەگا کە یەکەم تۆپ دروست کرا لەلایەن وەستا ڕەجەب لە خۆشییان یەکسەر بڕیاری ئەوە ئەدا خەڵاتێکی گەورەی وەستا ڕەجەب بکەن پێم وابی 1000 ریالە بۆ خۆی و لەگەڵ شاگردەکانی 600 ریالی بۆ دیارەکە هەتا جلوبەرجیش ئەو قماشەی کە بۆی نردووە باس لەوا کرێک هامان ئەو قماشەوەکە جلوبەرگەکانی پاشای لێ دروست کراوە وەجگەلەوە ئەسپێکی بە دیاری پێشکەشەکە. بەڵام ئەوەی جێی سەرنجانی چاوەڕێی ئەوە ناکات تا وەستا ڕەجەب ئەگاتە لای و لەوەی دەستخۆشی لێ بکە خۆی بە پیل وەستا ڕەجەبەوە دێ ئەوەش نیشانەی پەرۆشی و خەمخۆری میر محەممەدە بۆ ئەو بوارە. بەڵێ ئەگەر بپرسین ڕنگدانەوەی تۆپەکەی وەستا ڕەجەب لە ناو نووسین لە ناو ئەدەبیات لە ناو هونەر تا چه ئاستێک بووە؟ بەڵێ تەوان ئەو تۆپاوە خودی وەستا ڕەجەبیش کۆمەڵە شعرێکی شاعرانی پێشترم بەرچاو کەوتووە ئەوانەی کۆن لۆنمونە قانعە عەبدوڵڵا پەشێو ئەوانە هەم باسی کەسایەتی وەستا ڕەجەب و هەمیش لە شعرەکانیان باسی تۆپەکەی وەستا ڕەجەبیشیان کرێت چکە دەنگدانەوەیکی باشی هەبووە لە ئەدەبیات وە لە شعریشدا و شاعرانی تازەش ینی چ ئەوانەی خەڵکی ڕەواندزن و چ ئەوانەی لە دەرەوەی ڕەواندزن شعری زۆر هەیە لەسەر تۆپەکەی وەستا ڕەجەب. بەڵێ قۆناغێکی تر دێتە پێشەوە قۆناغی ڕوخانی میرنشینی سۆران و نەمانی تۆپەکان و دواتر لە سەردەمێکی تر سێدانە دەدۆزرێتەوە لەلایەن سەید تاهای نەهریەوە. بەڵێ کە میرنشینی سۆران ئەڕوخێ بەداخەوە لەلایەن دەوڵەتی عوسمانیەوە پەلاماری ئەو ناوچانە ئەدرێ بەڵێنیەوە بە میر محەممەد ئەدرێ کە لێ خۆشببوونی بۆ دەرەکەن و بەڵام دەبێت سەردانی ئیستەنبوڵ بکات و ئیدی بە فێڵ لێرە دەوری دەستی زۆر لە وڵاتانی دیکەی زلهێژی شەبووە بە تایبەتیش بەریتانیا لە ڕوخانی میرنشینەکە بە قسەی ڕیچارد وڵد قەناعەت بەوە ئەکا کە سەردانی ئیستەنبوڵ بکە بەڵام بەداخەوە دوایە لە گەڕانەوەکەی شوێن بزرە کرێ دوای ئەوەی پەلاماری ڕەواندوز ئەدەن ئەو تۆپانەی کە هەنا زۆریان ئەبەن لەگەڵ خۆیان ونەبن و زۆریشان فڕێ ئەدرێنە ناو گەری ڕەواندوز بەڵام لە سەردەمی فەرمانڕەوایەتی یان لە سەردەمی قایمقامێتی سەید تەهای نەهری کە لە سەردەمی ئینگلیزەکان 1923 ئەبێتە قایمقامی ڕەواندز لە ساڵی 1926 دەست ئەکەن بە
لێنۆرین لەو تۆپانە ئەو تۆپانەی کە هەنا چکە دیارە معلوماتیان هەبووە کە زۆرێک لەو تۆپانە فڕێدراونێتەوە ناو خەرەندی ڕواندزیان ئەو ڕووبارەی کاولۆکانی پێگوترێ ئیدی لە ڕێگای مەلەوانەکانی کە هەبوونە لە کاولۆکە مەلەوانی زۆر باشی لێبووینە ئەو تۆپانە ئەبینەوە و لە ڕێگای گوریسەوە ئەو گوریس لا قەدی تۆپەکەی دێخنەوە لە ڕێگای ئەسپەوە ئەو تۆپانە سێدانیان دێن نەدەرێ بە سێ عەجمی جیاواز ئەو تۆپانە سێ عەجمی جیاوازیان هەبووە دوو قەنتاری و چار قەنتاری و شش قەنتاری پێگوترێ ئەو قەنتارە وەکو چێش وا بۆ چێشی تۆپەکەی یعنی پێوەرێک بۆ چێشی تۆپەکەی جا ئەو سێ دانەیە لە پێش سەرای ڕواندزدا ئەندرێ ئەو کات سەرای ڕواندز لێوێنرادا ئەندرێ بەڵام دواتر چەند شوێنێکی دیکە جێگۆرچەی پێەکرێت. سامان پرسیارێکی تر ئەگەر بە دوای وەڵامەکەیدا بگەڕێین دەگوترێت کارگەی چەک لەم ناوچەیە هەبووە. بەڵێ دوای ئەوەی کە میر محەممەدی گرێجی بە هەموو سێکتەرەکاندا لەزمنەوەی برێن سێکتەری یاخودباری سەربازی بوو ئەوە بوو میر محەممەد لێرە وەستایەکی کارێزمە و لێهاتوو هەبوو بە ناوی وەستا ڕەجەب. دوو بۆچنێ دەڵێن هەندێک چەند دەڵێن خەڵکی ڕواندز بووە بەڵام بۆچین کەش دەڵێن خەڵکی کوردستانی ڕۆژ هەڵات بووە مەهابەت بە حکمیەوەی لێرە وەستا ڕەجەب کەزانی ینی وەستایەکی لێ هاتوو کارێزمەیە ڕاستەوخۆ بانگێشتی دەکات و ڕاستەوخۆی دێنێ بۆ مەبەستی یاخود شارەزابوونی دروستکردنی کارگەی چەک دەینێرێتە رووسیا لە ئازەربایجانی رووسیا ماوەیەک لەوێ دەبیت فێری برێن شێوازەکانی دروستکردنی تۆپ و گوڵە تۆپ دەبێت لە پاشە دەدوای ئەوەی کەوە فێری ئەو برێن سنعەت یاخود برێن ئەو پیشەیە بوو ڕاستەوخۆ دەگەڕێتەوە ڕواندز ئەمیر محەممەد بڕیار دەدا کە کارگەیەکی چەک لە ڕواندزی جاران کاولۆکان لە خوارەوە بەڵێ لەوێدا مەزرینی ئینشاڵڵا ئەگەر دەرفەت بێت سەردان دەکەین بەڵێ مێژونوسان ئاماژە بۆ قەبارە و یاخود برین زیاتر ژمارەی تۆپەکان دەکەن هەندێک لە مێژونوسان دەڵێن ژمارەی بەتایبەتی لە کتێبەکەی حوسێن حوزنی میرکوریانی مێژوو میرانی سۆران باس لە 222 دانە تۆپ دەکات کە وەستا ڕەجەب لەو کارگەی بەرام هیناوە. نووسێرش تریش دەڵێت کە ناوی دکتۆر کاوس قەفتانە ئاماژە بۆ دەکات کە دەڵێ 300 دانە تۆپی دروست کردووە بەڵام هەندێک نووسەری تکەش دەڵێن لە خوار 200 بۆی بۆ چنەکان جیاوازن لە ڕووی ژمارەیان زۆر بوو ژمارەیان زۆر بە بەڵێ ئەوەشیان کەەوە هۆکارێک بوو بۆ ئەوەی کەەوە زڵی حکومڕانی میرنشینی سۆران بەهۆی لایەنی سەربازی پێگەکەی فراوانتر بکات. بەڵێ ئەگەر بپرسین ڕۆڵ و ئەرکی ئەم تۆپانە چی بوو؟ بەڵێ بۆ چ بەکاردەهات؟ بێگومان باسمان کرد لایەنی سەربازی بەڵام لە ساڵی 1950 تاکو و کۆتایی ساڵی هەفتا و سەرەتای ساڵی هەشتا ئەو تۆپە بۆ لایەنی بێگومان بۆ لایەنی ئاشتیش بەکاردەهات بۆ لایەنی ئاینی بۆنە ئاینەکان ئەو کاتی کەوە بەتابەت لە بۆنە ئاینەکان کە لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا بۆ مەبەستی فتاشکاندواتە ئەو کاتە ئامێرە پێشکەوتەکان وەکو برلنگۆ ئەو شتانە نەبووە و ڕاگەنج بۆ نمونە تەلەڤیزیۆن بۆ شێوە کارەبا نەبووە ناچابن بۆ ئەوی خەڵکە کەفتای ڕۆژان کاتەوە بۆ ئەوەی کە بزانانی کاتی بەرمان کاتێکە ئەو تۆپیان بەکاردەهینە شێوازی بەکارهێنانەکەشیان بەو شێوەی بوو یەکێک لە کەسایەتەکان یاخود برێن یەکێک لە فەرمانبەرەکانی ئەو کاتی ناوی چاودێری واتە مەراقیبی شارەوانی بوو بە ناوی حاجیلا بێگومان ڕۆژانە کیلویەک TNT برێن پێی دەڵێن باڕوت لایمە هەشوە بەڵێ دەهینا وەریەگرت لە دوای ئەوە کە دەهاتە پێش دوای بانجی برێن حەسران خەڵکێکی زۆر تێدا کۆ ئەوە بۆ نمونە لە پیر گەنج لاو منداڵ
بەرەو گردی تۆپێ وەڕێەکەتن بێگومان گردی تۆپێش بەو شێوەیە کە ئێستا بینایەکی لەسەر دروستکراوە پێ دەڵێن فندق سیاعی ئەو گردا بەسەر ڕواندزدا دەینۆڕی بەڵێ بڵند بوو بەڵێ بەرزتر بوو ڕاستەخۆ ئەو کاتێکەوە لە دوای نوێژە حەسران وەکو باسم کرد داوای لە منداڵەکە هەریەکە و لە ماڵەوە پەڕۆیەک بینن پەڕۆیەکی بێکەلێک بینن دەهات چێ کرد ئەو تۆپەی بۆن لە پڕیە کرد لە باڕوت و پارچە پەڕۆ لە کۆتایدا بۆ ئەوەی نەفەس نەدات بۆ ئەوەی هەوای نەدا بەدار دارەشی لە لولەکەی تۆپەکەی بە ڕوانزی خۆمان ئەیپەستیەوە بەو شێوەی بەڵێ هەتا لولە تۆپەکە پڕ دەبوو لە باڕوت و لە پارچە پەڕۆ ئەو کاتی کەوا کاتی بانگ بوو ڕاستەخۆ شوێنەکەی دیارە ها لە بەردەرچەیەکەیە ڕاستەخۆ باڕوتەکەی برین ئاگرەکەیان بەو کونەوەدەنا ڕاستەخۆ ئارچی پاچە پەڕۆیە بە دەهاتە دەرێ بەسەر شاری ڕواندز دەهاتە خوارێک ینی بەڕاستی ئەو کاتێکە من جێم لێ بووە ینی هەستێکی زۆر خۆش بووە ئەو دەنگا دەڵێن زۆر کەس بە ئاماژە بەو دەکاتێک لە نەوەکانی وەستا ڕەزەب کتێبێکی بەناوی وەستا ڕەزەب و چەکسازی مەلیبەت ئاماژەوە دەکات کە ئەو کاتەکە دەنجی تۆپەکە زۆر بەرفراوان بوو چکە بەس دەنگ بوو دەڵێ لە ڕوست لە گرتک لە باڵەکەتی لە دیان لە سۆران ئەو کاتی لە برادۆس یان جێبیستی ئەو دەنگە دەبوون بەڵێ ئەگەر بپرسین ڕنگدانەوەی تۆپەکەی وەستا ڕەزەب و کەسایەتی وەستا ڕەزەب چی بوو لەناو ئەدەبیات و نووسین و شعر و هۆنراوەدا بێگومان ئەدەبیات گەلێک شاعێرانی کۆن و نوێ لە دەقە ئەدەبیەکاندا برێن ڕەنجانداوتەوەتە گەلێک شعریان لەسەر یاخروگەرێکی هۆنراوی لەسەر سڕیوە ئەگەر ئاماژەیەک پێ بکەین یەک لەو شاعرە ناودارانی کۆن قانع بووە کە بە چوارینەیەک باسی برێن شعری لەسەر وەستا ڕەزەب نووسیوە لەو کاتی کە چکە شعرەکانیش هەبووە لە وەمانگۆ ئەو تۆپە هەم لە ئاشتی بەکاردات هەم لە سەربازی لێدا قانع کە ئەو شعرەی هۆنیە بۆ وەستا ڕەزەب بۆ کاتی جەنگ بووە دەڵێت ئافرین وەستا ڕەزەب بۆ سنحات و دەستکارەکەت تۆپەکەت چەند قەڵای تورک و تەتەریان پێشکاند بێگومان ئەو یەکێک لە چوارینەکانی شاعری کۆن قانع بوو کە لەسەر وەستا ڕەزەبی هۆنیتەوە و شاعری ئێستاشمان هەیە سەردەمی ئێستا بێگومان ئەوانی کە خەڵکی ڕوانزە دەری ڕوانزەکە بە شەعری تازە دەناسرێن یەک لەوانە ئەمین چاوەڕەش ڕواندزی کە شعرێکی لەسەر وەستا ڕەزەب لە سەروبەندی ئاشتی داواتە لە کاتی ئاشتیدا بۆی چڕیوە دەڵێت وەستا ڕەزەب دەزوو کەدەی لەم خەوە قورسە هەستەوە خۆرێکی نوێ بۆ ئەم شارە بهێنەوە کۆرپە چاوگەشەکانی ئەم شارە چەندین ساڵە کۆنە پەڕۆکۆ ئەکەنەوە چاوەڕێنە جارێکی تر هەسیتەوە تۆپیان بۆ بتەقینی هۆ وەستا دەروێش هاچی نەما ئێستا بەدوای بکەوین تۆپمان بۆ بتەقێنێ یان لەگەر گەردی بەیانیدا دەیان بادیە ماست بڕژێنێ یان گۆپاڵی لەسەر پەنجە بسوڕێنێ دەهەستەوە خۆرێکی نوێ بۆ ئەم شارە بهێنەوە دەست بەسەر نەوەکانت بهێنەوە ئەوە دەقی ئەو شعرانە بووکەوە لە ئەدەبیاتی کوردیدا کەسایەتی وەستا ڕەزەب تێدا ڕەنجیدا بووە بێگومان چەندان شاعری کۆن و نوێش شاریان هۆنیتەوە بەڵام تەنە ئەو دوو شاعران شەڕم لەبەردەست بووە مامۆستا ئەگەر پرسیارێک بکەین دەربارەی ئەم تۆپانە ڕۆڵیان چی بووە ئەرکیان چی بوو بۆچی بەکار هاتووە بەڵێ تەواە ئەو تۆپانە لە دوو بوار سوودی لێ وەرگیراوە لە سەردەمی فەرمانڕەوایەتی میر محەممەد زیاتر لە بواری سەربازی کەڵکی لێ وەرگیراوە ئەو ژمارە زۆرەی تۆپە کە هەندێک لە مێژوو نووسان بە 220 لە تۆپ و هەندێکیان لە سەروی 300 باسیەکەن زیاتر لە بواری سەربازی لە کاتی جەنگەکانیان لەو کاتێکە هێڕشی دیکە چ میرنشینەکانی دیکەی کوردی چ دەوڵەتی عوسمانیان سەفەوی پەلاماری و شوێنەیاندا لە بواری بەرگریکردن یان میر محەممەد کاتێک دەستی بە فراوان خوازی کرد
ئیدی لە کاتی هێرشەکانی سوودی لێوەرگیراوە لەو تۆپانە و لە بواری ئاشتیشدا لە زۆر لایەن کەڵکی لێوەرگیراوە بە تایبەتی دوای ڕوخانی میرنشینی سۆران لە ڕەمەزانان لە کاتی فتار بەربانگ کەڵکی لێوەرگیراوە جەژنان کاتی ڕەمەزان کۆتایی هاتووە لە جژنی ڕەمەزان کۆتا ڕۆژی ڕەمەزان بۆ ئاگاداربوون لە جێژنی ڕەمەزان یان لە جەژنی قوربان لەوانە هەمووی لە بواری ئاشتیدا کەڵک لەو تۆپە وەرگیراوە. لەم قۆناغە مێژوویەدا کە پرسیاری دەربارە دەکەین و وەڵامی وەردەگرینەوە جگە لەم تۆپانە هیچ شوێنەوارێکی تری مێژووی هەیە پەیوەندی بە هەمان سەردەمەوە هەبیت؟ بەڵێ تاوان شوێنەواری مێژووی زۆرن لە ڕەواندز بەڵام بەداخەوە بە هۆکاری شەڕە یەک جەنگە یەک لە دوای یەکەکان هاتنی ڕووسەکان بۆ ڕواندزکە و شاریان سووتان دوایان لە سەردەمی حکوومەتی یەک لە دوایەکەکانی عراق چەندین جار پەلاماری ئەو شارە دراوە سووتێن دراوە بۆمباران کراوە ئەوانە هەمویان کاریگەریان لە بەداخەوە لە شەڕی ناوخۆ ئەوانە هەمویان کاریگەریان هەبووە لەسەر تێکچوونی زۆرێک لە شوێنەوارە مێژوویەکان ئەوەی کە دیاربی و بەرچاوبی ئەو تۆپە زۆر دیارەکە کەمتر کاریگەری هەبووە ئەو جەنگانێکە لەسەر لەو شارە ڕوویان داوە شوێنەواری دیکەمان هەیە هیچ قەڵامان هەیە بەڵام بەداخەوە ئەویش زۆر وێران بۆ زۆر خراپ بۆ تاکو تەرە دیوارەکانی ماوە و ماڵی پاشامان هەیە لەو قەڵاتی لۆکان بەڵام ئەو هیچ ئاسەوارێکی دار و دیوارەکەشی نەماوە دوو قەڵامان هەیە کە نۆژەن کراوەتەوە دوو قۆنگرەی شەمامێ و قۆنگری بەژنی ئاشەخەلانێ پێگوترێ ئەوان نۆژەن کراوەتەوە مۆنۆمنتەکەی دروست کراوە و لە شوێنی دیکەش شوێنەواری دیکە هەیە بەڵام ئەوانیش بەداخەوە دووچاری لە ناوچوون بوونەتەوە لۆن منام قەڵاتی مستەفا بەگمان هەیە لە ئاکۆیان و لە شوێنی دیکە لە شارەکانی دیکەش میرنشینی سۆران سەردەمی فەرمانڕەوایەتی میر محەممەد قەڵا و قوڵە و ئەو شتانەی دروست کردووە. بڵێ ماوەی حکومڕانی میرنشینی سۆران چەندی خایان وە هۆکاری ڕوخانەکە چی بوو؟ تەوان وەک باسمان کرد میرنشینی سۆران لە سەدەی 15دا ئەمەزرێ کۆمەڵێک میر یەک لە دوایەک فەرمانڕەوایەتی ئەو میرنشینی ئاکەن بەڵام ئەوەی کە ئێمە زیاتر مەبەسمانە باسی بکەین سەردەمی فەرمانڕەوایەتی میر محەممەدە چکە میر محەممەد کۆمەڵێک هەنگاوی گەورەی نا کە بۆنی سربەخۆی لێ ئاهات لە فراوانخوازی میرنشینەکەی لە هەوڵدان بۆ ئەوەی کەوا هەموو ناوچە کوردیەکان بێخیتە ژێر فەرمانڕەوایی میرنشینەکەی کۆمەڵێک دام و دەستگای خۆجێی یان کۆمەڵێک چاکسازی گەورەی ئەنجامدا کۆمەڵێک لۆن منە لە بواری سەربازی لە بواری دادوەری لە بواری ئاوەدانکردنەوە پێشخستنی میرنشینەکەی میرنشینەکەی زۆر فراوان کرد لە سنووری بابان باس لەوەکرێکە لە نێوان دەسەڵاتی زیاتر لە نێوان زەی گەورە و زێو بچوو بووە لای میرنشینی بابان تا نزیک دوکان چووە لەوێ قەڵایەکی دروست کردووە بە ناوی قەڵای ساردکە و بێجگەلەوە تا نزیک دەشتایەکانی مووسڵ دەسەڵاتی ڕۆیشتووە لە بەشێک لە ڕۆژەڵاتی کوردستان بەشێک لە باکووری کوردستان لە ژێردەستی شارەکانی باکوور لە ژێردەستی ئەوداوەکەواتە سنووری میرنشینی سۆران لە سەردەمی میر محەممەد سنوورێکی بەرفراوان بووە و هەمیشە هەوڵی ئەوەی داوەکەوە ناوچە کوردیەکان بخاتە ژێر چەتری فەرمانڕەوایەتی خۆی بەنسبەت ڕوخانەکەی تەواو میرنشینی سۆران دوا پاشای بەهێزی میرنشینەکە میر محەممەد بووە لە ساڵی 1936 کە ئەو بەڵێنە درۆی کە عوسمانیەکان پێیاندا و بانگەشتی ستەمبۆڵیان کرد و دوایە شوێن بزریان کرد وای کردکەوە میرنشینەکە بەڕاستی ئەو گرینجەی نەمێنێ ڕاستە لە دوای ئەو براکانی هاتن تا مایەک فەرمانڕەوایەتیان کرد بەڵام ئەکرێ بڵێن لەگەڵ نەمانی میر محەممەد ئیدی میرنشینی سۆرانیش کۆتایی پێدێت. باسمان لە شوێنەوار کرد بەڕێزت فەرموود لێرە شوێنەوارێکی کۆن هەیە ئەگەر پێمانی بناسیێنی. بەڵێ بێگومان کە باسمان کرد کە کارگەی چەک لە سەردەمی میر محەممەد کە برێن لە سەدەستی وەستای کارزمە لێ هات وەستا ڕەجەب گوتمان کارگەکەی لە ڕوانزی جاران بواتە کاولۆکان بەڵێ ئەوەی کە من ئاماژە پێەکەم لێرە لە پاڵ کە کارگە چەکەکەی
بۆ نمونە گوتمان لەو کارگەی تەنها برێن چەک بەکار برێن بەرام نادات بەڵکو بۆ نمونە دەبانجە و خەنجەر و برێن تۆپ و گوڵە تۆپ و ئەوانە بەرهەم دەهات لە هەمان کاتیشدا لە خواروی ئەو برین کارگەیوی کە کارگەکە بەش ئەوەیە شوێنەکە بوو پێیان دەگوت بە ڕۆژی خەیاتان بە ڕۆژی خەیاتان بێگومان ئەوەی کە ئەمەش پێ بکەم شوێنگەی واتە شوێنی درێنی جلوبەرجی سەربازی بوو بەڵێ هەلەگەڵ کارگە سەربازیەکە سەربازیش دروست دەکرا بەڵێ بەڵام کارگەکە پێکەوە نەبوون بەڵکو بە مەودای 100 متر دووری نێوانیان 100 متر بەڵێ دووری نێوان 100 متر ئەوەیان لێرە شوێنێکی ترمان هەبوو بەڵێ شوێنێک ئەوە گوتمان کارگەی تۆپەکەی وەستاڕەجە یاخود برێن کارگەی وەستاڕەجە کە گوتمان لە ڕوانزی جاران کاولەکان ئێرە شوێنی کارگەکە بووە جێگای ئەو ماڵە بەڵێ جێگای ئەو ماڵە کارگەی بۆ هەر ماڵی وەساڕەج هەبخۆش هەمارەکەشی لێرە بوو بەڵێ لێرە دەستیان کردی بە دروستکردنی تۆپ و دروستکردنی تۆپ و گوڵە تۆپ و بێزگەلەوەی شیر و دەبانجە و هەرچی کەرسی سەربازیەکانە لێرە بەرهەمدا بەڵێ لێرە لەو ماڵی دروستکرایە کەواتە بڵێن لەو شوێنە سێ جێگامان هەیە بەڵێ کارگەکەمان هەیە و درێنی جلوبەرگی سەربازی ماڵی خۆشی لە هەمان کارگەدا بوو بەڵێ مامۆستا دەربارەی هاتنی ڕووسەکان و سوتاندنی ڕواندز زەرەر و زیان تا چه ئاستێک بوو بێگومان ڕووسەکان کە لە ساڵی 1916 کە هاتن ڕوانزیان داگیر کرد بە تایبەتی ڕوانزی جاران لێرە بووە بێگومان کە دەستی کاولگاری ئەو وڵاتە بە دەرنەبوو لە تێکدانی شوێنەکەواتە ماڵ ئەویان هەموو سوتان و یەک لەوان کارگەی سەرچی پاشای گەورەش بە دەرنەبووە خانەکەیان تێدا کاول سوتان بە ناچاریش ڕواندزەکەی ڕوانزیان گواستەوە بۆ ڕوانزی ئێستا کە ناوزەندەکەی لەسەرەوەی بەڵێ شوێنەکەمان گۆڕی لە ناو ڕواندز کەمێک هاتینە دەرەوە ئێستامە لە بەرزاییەک ڕاوەستاوین شوێنەوارێکی مێژوویمان هەیە ئەگەر پێمانی بناسیێنی بەڵێ ئەو شوێنێک کە ئێمە لە بەردەمی ڕاوەستاینا پێی دەڵێن کنگری شەمامێ دوو بۆچوون هەیە لەسەر ئەو کنگرەی دەڵێن بۆچوونێکیان لە سەردەمی ئۆغزبەک کە لە ساڵی 1645 ئەو کاتێککە ڕواندز لە سەردەستی ئۆغزبەک بوویتە پایتەختی میرنشینی سۆران دروست کراوە بەڵام بۆچوونی تریشان هەیە دەڵێ ئەو قەڵایە لە سەردەمی میر محەممەد نۆژەن کرایتەوە ناوەکەشی لەوە هاتووە کنگری شەمام بێگومان شەمام ناوی ئافرەتێکەکەوە لە سەردەمی دیارە شەڕ شۆڕ ئەبیتن یەک لە کوڕەکانی ئەو ئافرەتە لە شەڕێکدا لەگەڵ میرنشینی سۆران لەگە نارانی میرنشینی سۆران برێن دەکوژرێت لێرەدا پاشا میر محەممەد لە دوی ئەنێرێت لۆ ئەوەی کەوا بۆ ئەوەی کەوا لە بڕی خوێنی کوڕەکەی کرێپات بەڵێ پاداش بکات و خەڵاتی بکات لێرەدا دووجا داوای لێ دەکات کەوا بۆ ئەوەی کەوا پاداش بکە بەڵام بۆ سێمن جار لێرە ئافرەتەکە دەخوازیت کە یەکێک لە ئەو قەڵانەی کەوا میرنشینی سۆران بۆ مەبەستی پارێزگاریکردنی بنشینیکەی دروست کردووە ناوی ئەو لەو ئافرەتە ینی هەڵبگریت ئەوش ئەو قۆنگەر بکە قونگری شەمامەیە بەڵێ بۆ ئەوەی کەوا ناوەکەی لە مێژوودا ڕنگ بداتەوە باڵ بمینیتەوە بەڵێ قۆنگری چشمان هەیە بەرامبەری بەڵێ جاویستەمەوە بپرسم لە بەرامبەریشی لەوبەر هەمان شێوەمان هەیە بەڵێ بێگومان ئەوەش قونگری بەرامبەرمان پێی دەڵێن ئاشی بەژنە خەڵانێ بێگومان ئەویش ناوی ئافرەتەکچی هەڵگرتووە ئەوش نهێنیەکە چیڕۆڵایەتاستا نەمزانیوە بەڵێ ئێمەستا لەو شوێنە بەرزین لەو بەرزاییانەی لێمانەوە نزیکن شوێنەواری تر هەیە بە تاکید هەیە بە تایبەتی برێن قەڵا ئەو کاتی کە میر محەممەد جڵێ حکومڕانی گرتەداست لۆ فراونکردنی بەرفراوان میرنشینی سۆران دەستی کرد بە دروستکردنی قەڵا و قوڵە و پرد و هەیە بۆ نمونە بەرامبەرمان
ئسقەڵا کە بەرامبەرمان بەڵێ بارەگەی فەرمی پاشای گەورە بۆ پاشای گەورە بەخۆ لەوێ دانیشت حکمی لێ دەکرد ماڵەکەشی لێرە بووە بەڵێ بێزگەلەوەی ئەوە وەکو قەڵا وەکو بێ بۆ نمونە لای برێن ئاش شوێنەواری ئاش ئەوانە لە ڕووی گرنگجی بە ئابوووریەوە بەڵێستا شوێنەواری چکەمان هەیە هەر لە ڕوانزی جاران کاولۆکان ئاشیمیری پێ دەڵێن ئاشیمیری پێ دەڵێن هەروە ئەوە لە ناو ڕواندز و هەر بۆ منە لە دەروی ڕوانزیش ئەوە کەمانێ برێن وەکو باسم کرد میر محەممەد دەسەڵاتی زۆر بەرفراوان بوو کە هەر برێن دەسەڵاتی تا زەی گەورە زەی بچوشی گرتەوە بۆ منە لە سەر ڕێگای برێن هەولێر قەڵای دێرێ کەەوە بە برێن قەڵای میر محەممەد بووە و لە سنووری پارێزگای سولێمانیش کە و کاتی لە دوکان قەڵای سارتکە بووە بەڵێ ینی تەماشاکەین میرنشینی سۆران فراوان بە پەلی هاوێشتە بۆ لە هەموو ناچە دەوریەکانی خۆی بەڵێ مامۆستا ئەگەر بپرسین ئەو قولە زیاتر وەکو شێوە سەربازیەکی هەیە بەڵام ئەرک و ڕۆڵەکەی چ بووە لە کۆندا بێگومان میر محەممەد کە لە شوێنە بەرزەکان بۆ منە لە شوێنە بەرزەکان دەستی کردووە بە دروستکردنی قوڵا زیاتر بۆ پارێزگاری میرنشینی سۆران بۆ بە تایبەتی لە ئەو شوێنە کە بەرزن لە ئەوەی بەسەر خوارەوە برێن سێتەڕبی لەناو شوێنەوارە دیارەکان و گرنگەکانی قۆناغی میر محەممەد ئێمەت هێنا ئەو جێگایە مەبەست چ بوو لەو شوێنە بەڵێ بێگومان هەبوونی کارگەی چەک کە باسمان کرد شوێنگەیش واتە شوێنێکی پێویستە بۆ هەڵگرتنی پاچە یەدەگەکانی بۆ منە تۆپ و گوڵە تۆپ و هەروە کۆکردنەوە هەڵگرتنی بەڵێ عادەتەن ئەو شوێنەش دەبی شوێنێکی دوور لە ئاوەدانی بی شوێنێکی برێن لە شوێنێکی چۆڵاوانی بێگومان ئەو مووقعش یاخود برێن ئەو شوێنێکی دوور لە ئاوەدانیە و بێزگەلەوەش نزیک ڕووبارە یان لە کاتی برێن خوا نەخواست لە کاتی تەقیم وشتیوە نزیک ئاوارە هیچ خەسارەتەکی نادەهات برێ لە بەهەندێ لێرە میر محەممەد بیری لەوەی کردەوە کە وەستا ڕەزەب کە لێرە مەرجە بواتە بە ڕوانز شێوەزاری خۆمان پێی دەڵێن مەرجەبی سیلا و برێن چەک و ئەسلیحە لێرە ئەو شوێنیان بە باش زانی کە لێرە ئەو پاچە پێکردنەوە کە باسمان کرد لێرە هەرژێت دوو لە ئاوەدانی مامۆستا وەکو باست کرد ئێرە وەکو کۆگایە وەکو مەرجە بە کۆکردنەوەی چەک و بابەتە سەربازیەکان بوو گرنگیەکەشی بۆ ئەوە بوو دوورە لە ناو ئاوەدانی و سەلامەتترە بە حکمیەوەی لەسەر ڕووبار و ئاوەکە نزیک بەڵێ بێگومان ئەو کۆگایش کە کەتە ڕوانزی جاران کاولۆکان ڕێک بەرامبەر لە بەرامبەر گۆمی گزگزێ کە ڕووباری کاولەکان بەڵام ڕووبارەکان بە حکمی هەر مووقع و هەر شوێنە و ناوی خۆی لێە بەڵێ لێرەش کە شوێنی هەڵکەتوی ئەو مەرجەبا ڕاستەخۆ کە تا ئەو گۆمەی بەرامبەرن کە پێی دەڵێن گۆمی گزگزێ بە حکمی ئەوەشکە لۆ لە نزیک ڕووبارەکان بووە وەکو باسمان کرد نەبادا عنی لەبەر تەقیم چکە باڕوت و پاچە پێکردنێرەکان لێرە ئەپارێزران دوور لە ئاوەدانی تەماشاکەین شوێنێکی دوور لە ئاوەدانی بووە ئێریان پێ باش زانێ و سەلامەت زانێ و بەڵێ دەربارەی شوێنەوارەکانی سەردەمی میر قولەیەکی سەربازی و جبەخانەیەک و شوێنی جلوبەرگی سەربازی و ماڵ و کۆشک و ڕێو ڕێگا و تۆپۆکە و با بڵێن کۆمەڵێک شت بەڵام ئێستا شوێنێکی ترمانێ ئاشی میری ئەگەر باسی ئەو شوێنەمان بۆ بکەیت وەکو باسمان کرد میر محەممەد لە دوای گرنگی بە هەموو سێکتەرەکاندا بۆ بواری ئابووری و ڕۆشنبیری و سەربازی لە هەمان کاتیش لە گرنگی بەلایەنی ئابووریدا یەک لەوانە
ئەو شوێنەواریکە ئێمە لە بەرامبەری وەستاینە پێی دەڵێن ئاشیمێری. ئاشیمێری چۆن دروست بووە؟ ئەرێ ئەو کاتی میر محەممەد لە ساڵی 1930 جڵەی دەسڵاتی گرتە دەست بیری لەوەی کردەوە کەەوە گرنگیش بەلایەنی ئابووری بدات. ئەو کاتە ئەندازیارێکی هەبوو بە ناوی وەستایەکی هەبوو کە بە ناوی ئەندازیاری میرنشینی سۆران ناوزەند دەکرا بە ناوی وەستا برایمی ماویلی. وەستا برایمی ماویلی لە بێزگە لەو شوێنەوارە هەرچی قەڵاو قوڵە و پرد و ئەوەی تایبەت بە میرنشین سۆران لەلایەن ئەو ئەندازیارە بلیمەتا دروست کراوە. یەکێک لە پاتش وەکو باسم کرد دەسڕەنجێنی وەستای برایمی ماویلی بوو. بێگومان هۆکاری دروستکردنەکەی ئەو ئاشەش بەکو باسم کردلۆ لە نزیک تەماشاکەن بەردەممان ڕووبارە. بۆ منە باسمان کرد کە ئەو سەردەمە وزەی کارەبانە بووە و بەهۆی تۆڕۆمپا و ئەوانە ناچار بوون لە نزیک ڕووبارەکان چەمەکان بە تایبەتی ئەو ئەوانەی کە هەمیشەین لەوێ دروست بکرێت. کەواتە لێرەدا و ئاشە ئەو کاتە بە کارۆ ئاوی کاریە کرد کارۆ ئاوی. بەڵام سرنجێک تەماشاکەن بەردەمان ئاوە ئایا ڕاستەخۆ ئەو کەسە یاخود برێن ئەو ئەندازیارەکە ئەو ئاشەی دروست کردیا ڕاستەخۆ سوودی لەو ئەوەی نەبینە. هۆکارەکەشی لەبەر چی وایە؟ ئەگە سرنج بدەین ئاستی ئاوەکە لەگەر ئاشەکەی بەڵێ نزمە وەکو باشم کرد ئەو کاتە تڕۆپای ئاو و وزەی کارەبا نەبووە ناسارن کۆڵیان نەدایە. یعنی ئەوەندە ئیرادەیان بەهێز بووە چیان کرد بە مەودای کیلۆمەترێک ئەو شوێنی واتە گۆمی گزگزێ لەوێن دەر بەهۆی کەرسە سەرەتاییەکان بەهۆی هێز و بازی کورد توانیان جۆگەیەک دروست بکەن و ڕێک بخن. تەماشاگە سرنج بدەین ڕاستەخۆ ئاوەکە ئەگەر لەو بەری وێنەکەم گرتە بوو ڕاستەخۆ مەستەوە ئەبرێن ئاستی ئاوەکە دەگەر ئاشەکە و یەکسان بوو ڕاستەخۆ ئاوەکە بەگۆڕ بەخۆدا تێرە. ئەو پاچ شوێنەوارشمای پێ دەڵێن قۆرتەلا قۆرتەلە بەرێ هەموو ئاشێک دەبواە قۆرتەلەی هەبە دوو بۆ چنوش لەسەر ئەو قۆرتەلەی. ئەو قۆرتەلەیە دەڵێن هەندێک دەڵێن بۆ مەبەستی چ بوو کۆکردنەوەی ئابوو واتە هەمبارکردنی ئاو بوو. بۆ چوونی تریش دەڵێن ئەوە وەکو مەسفایەک وا بووە لۆ ئەوەی هەرچی برێن ئەو کەرستانە یاخود دەبرێن ئەو پاششتانەی دەگەر ئاوەکەی دێنە ناو پاچە پێک ناو بزوێنەرەکەی لە کاری نەخە. ناچار بوون ئەو قۆتەلەی وەکو مەسفایەک دابنێن و دروست بکەن. هەموو ئاشەچیش تەماشاکەین بێزگە لە قۆتەلەی خانەکی لە تەنیش بووە. تەماشاکەگە سرنج بدەین ئەو ئاشەتەنە ئەو پاچ پێکردنێرەوە بەڵکو خانێکی لە تەنیش بووە لەبەر چ بووە لۆ ئەوەی باڕاشەکەی یعنی ئەو کەسێک کەەوە باڕاشەکەی دەهێنا لە گەرمای هاوین و سەرما زستان و با و بۆران لەوێن دەر بە لۆی باڕاشەکەی تێدا پارێزراو بێت. لە هەمان کاتژدا ماڵی ئاشەوانەکە ها لەوێن دەر بوو. تەماشاکەین ئەگە سرم زێتەنە ئەو پاچ شوێنەوارەمایە بەدیقەت شێگە تەمەش سرنج بدەین دیوە شوێنەواری بەردوشتیوەمایە کە گەواهی دەری ئەو ڕاستێکەوە ئاش بوو. مامۆستا ئەگەر بپرسین چۆنیەتی دروستکردن یان ئەو کەرستانەی کە ئەو ئاشەی پێ دروست کراوە لە چ پێکات؟ بەڵێ تەماشا ئەگە سرنج بدەین شێوەی دیوارەکەی بەبەر دروست کراوە و بەزگە لە بەردی ئەو کاتی ئەو سەردەمەی چیمەتۆ ئیشتیوە نەبووە قسر و جێچیان پێدەگوت. ئەو قسر و جێچا شێواز چۆنێتی دروستبوونی چۆن بووە بۆ نمونە کوورە هەبووە کوورە تایبەت بە دروستکردنی قسر و جێچ بەردیان دەهێنا لە چیایەکان گەرمیان دەکردووە تا ئاگریان لەسەر کردەوە هەتا تەواو سوورە بووە ئەو جادیان دەگەڕات هەتا بەردەکە سادا بۆ ئەو جە تەماشاکەین بەردەکە سیمای بەردەکەی لە دەست دەدا یان کوتی زۆرە تۆزێک تێدا بەرەم دەهات ئەو تۆزیان ئەنی لە غەربی لەو لەوەیان دەکرد وەکو ئێستا باس برێن هەیە. ئەو تۆزە دەگەر سپیایی هێلکەی تێکەڵیان دەکرد و ئەو مادەیان لە پێکردن. ئەگەر دقت شێ بکەن لاینی شاراوەی یاخود ئەو قسر و جێچە چییە تەماشاکەین ئەو قسر و جێچە مانەوەی شوێنەوارەکە واتە شوێنەکە یان شوێنەکە تەمەنەکەی زیاترە بی
واتە بەرگەی گەرمای ئاو هەوا و دەگریت لامان کاتیشدا بەرگەی شێدار واتە شێداری ینی کاریگەری لەسەر دروست نابوو لەسەرەوەی بینایەکە بەوەی شێدارەوە لە ناو بچیت ینی یەکێک لە سفەتە باشەکانی ئەو مادەی ئەوە بوو بە بێزگە لەوەش کە پاچپێکەنێرەکە دوو بەربووینە بۆچی دەستاری ئێستا هەیە دەڵێن بەپی بەدواتچوانی ئەوم کریاری هەر بەردە و تەنەک بووە کاتێک ئەو ئاو بکە بە خوردەهات لەو تۆرباینەی ئەدا بەخۆر ئەو پاچپێکەنێرەکەی بۆ نمونە ئەو بەردەی دەخوڵاندەوە دەجوڵان بەهۆی ئەو برین جوڵانەوەی ئەو بەردا هەموو پاچپێکەنێرەکان پێکەوە پەیوەندیان پێکەوە بەسرا بوو هەموو وەگەردەخست و دوایەکە ئاشەکە دەهاتە بەرەم. مامۆستا بە پێیاندێک سەرچاوە ئاماژە بەوە دەکرێت لێرە زیندانی هەبووە زیندان هەبووە ئەگەر بۆمانی باس بکەی و پێمان بڵێ شوێنەکە شوێنە بێگومان ئەوەی بەرامبەرمان ئەوی لە بەرامبەرمان ئەو پاچ شوێنەواری ماوە ئەو پارچەی بەڵێ ئەوە بەپێی ئەوەی بێژونوسانەوە ئەوەی جێمرێ بۆ دەڵێن ئەوە زیندانی پاشای گەورە بووە زیندانی پاشای گەورە بەڵێ ئەوانێکە ئەو کەسانی کەەوە سەرپێچی یاسایان کردووە لەوێندا زیندانی دەکران جگە لەو شوێنەوارە هیچ شوێنەوارێکی تر هەبووە نزیک بێ لەو زیندانیە بێگومان هەبووە لە پشتەوە هەم کۆشتی پاشایگە ماڵی پاشای گەورە لەوێ بووە و هەر قەڵایەتیشی لێ بۆ پێیان دەگو قەڵاتی لۆکان و قەڵاتی لۆکان ئەگە ئەمە لە ڕووی پێکاتەوە واتە لە ڕووی ڕۆنانی وشەی ڕێزمانیەوە ئەگە وەربگرین لێرەدا کاولۆکان هەر لەو ناوە سەرچاوی گرتیا ئەگەر ئەمە ڕوونکردنەوە چی بدەن لە ڕووی ڕێزمانیەوە ماشاکەین لە ئاوڵ ناو لەگەڵ ناو دروست بووە ئەتە لە ڕووی ڕوونانی وشەوە لە ڕووی پێکاتی دروستبوونی ناو شەوە لە ئاوڵ ناو زائیدان یاخود ناو لەگەڵ ئاوڵ ناو لەگەڵ ناو دروست بوو واتە قەڵای لۆکان لەبەر چش بوویتە کاولۆکان ئەو کاتە لە ساڵی 1916 کاتێک ڕووسەکان هاتینە ڕوانزی جاران واتە کاولۆکان تێکدایە بەدەر نەبووە لە کاولکاری و سووتانەوە ئەو قەڵایش بە هەماشەوە بەدەر نەبووە لە تێکدان و کاولکاری ناوەکە لەوەی هاتووە قەڵای لۆکان کاول بووە واتە یەکسەر کاولەکەی ئەوەی وەرگتووە واتە قەڵای لۆکان کاول بوو واتە قەڵای لۆکان لەگەڵ کاولگەی ڕووسەکان هەمووی پێکەوە بوویتە کاولۆکان مامۆستا ئەو تۆپانەی کە باز دەکرێت بەڵێ بڵێن چارەنووسی تۆپەکان تەنها 3 تۆپ دۆزراوەتەوە بەڵێ جا لەکوێ بوونە و لەکوێ دۆزراوەتەوە بەڵێ چیرۆکی دۆزینەوەی تۆپەکان دیارە لە ساڵی 1923 لە دوای دامەزراندنی دەوڵەتی عێراق ئەو کاتێکە ڕواندز دووبارە بۆ قەزا کە یەکەم قایمیشی لە دوای دامەزرانی دەوڵەتی عێراق داهای شەمزینی بوو ئەو کاتە چۆنێتی دۆزینەوەش چۆن بووە ئەرێ لە وەرزی هاویناندا کۆمەڵێک گەشتیاری دەوروبەر بۆ مەبەستی مەلەوانی سەردانی گەری خارە ڕەش دەکەن کە سەردانی گەری خارە ڕەشان کردیا یەکێک لەو گەشتیارە مەلەوانەکە لە دەوروبراتیا دیتیتی یعنی شتێکی نامۆی دیتیا دیارە ئەو کاتیش برێن لەم و چم و ئەوانە لەم بەز شێوەزاری خۆمان پێی دەڵێن زیخ دیارە لەسەر ئۆتۆپەی نیشتیە لە ئەو برێن ئەو لەمەیان یاخود برێن ئەو زیخیان لادایە لایەندا دیتیان تۆپ ڕاستەخۆ تۆپەکە بە دیارکەتیە و ڕاستەخۆ لایەنی پەیوەندیدار واتە کارژی قامەتی ڕوانز ئاگادارەکەنەوە کە هەبوونی ئەو تۆپانەواتە دوای 87 ساڵ دوای نەمانی میرنشینی سۆران ئەو تۆپا دۆزرانەوە وەو کات ئەو تۆپانش چۆن لە ناوبران ئەو کاتی وەکو باسمان کرد لە ساڵی 1936 کاتێک عوسمانیەکان لە 3 قۆڵەوە هێرش دینە شاری ڕواندز ئەگە سرز بدەین لێرە کە تۆپەکان بە کەتیبە بەڕی زاندرا بوون بە قەنتاری جیا ئەو کاتە تۆپەکانیش تەنها یەک شێوە نەبوون بەڵکو ئەو کاتە جیاواز بوون بەڕێ لە ڕووی قەبارەوە قەنتاریان پێبووەتە لە ڕووی حەزم و کێشەوە قەنتار برێن ناوەند بچووک و ناوەند و گەورە واتە قەنتار سوار قەنتار دوو قەنتار چوار قەنتار 6 لێرە تۆپەکانیان بە کەتیبە دانابوون بە نزیکەوتنەوەی برێنی سوپای عوسمانیەکان لۆ ئەوەی
سوپای عوسمانی بیر لەوەی کردەوە کە ئەو تۆپانە نەکەم لە بەدەست دژمن لەوەی سوودی لێ نەبێنن هەرچی تۆپە ڕێژێکی زۆریان فڕدا ناو ڕووباری ڕواندزی جاران کاولۆکان بەڵێ ئەجا ئەوەکان پاشی ه ساڵ کە وەکو باسم کرد ئەو کاتی کە کۆمەڵێک مەلەوان دەچن لاینی پەیوەندەر بە تایبەتی کاژێڕی قایمقامەتی قەزای ڕواندز ئاگادار دەکەن بە هەبوونی تۆپ ڕاستەخۆ ئەو کاتە لە ساڵ 1923 داهشەمزینی لیژنێک پێک دێنێت لە یەکێک لەو لیژلانە کە دەگەدا بووە باپیرم بووە ڕسوور ئاغای کاولۆکان پێدەگوت مێژوو نووسان ینی هەر بەخۆش وەکو بنەماڵی وەکو شارەزا دەرێ مەلەوانێکی زۆر بەتوانا بووە ینی توانمانەوەی ئاوی زۆر هەبووە واتە هەناسوی زۆر بووە هەتا باسەوەکەن ینی مانەوەی ئاو هەتا و کاتی باسیەوەیەکەن یەک لە نەوەکانی وەستا ڕەزا کتێبە چێ بە ناوی وەستا ڕەزە و چەکسازی بەلیمات کە کۆچ کردو جەواد ساڵح نەورۆزە کە یەکێک بوو لەنەوە وەستا ڕازی باسەکان لە کتێبی خۆش باسەکە دەڵێ ڕسووراغی کاولۆکان یەکێک بوو لە مەلەوانەکان کە توانێت ئەوەی هەبوو لەناو ئاو بمێنێتەوە کە خیاری بە ئەو کاتی چەقوی بچووکە بوو سپی بکات یعنی ئەوەندە مەلەوانێکی لێ هاتوو لێزان و بووە لە ڕوویمان برێنمانەوەی ئەوە بوو چکە باپیرشم ڕسووراغا ئەندامی لیژنەی کارژێری قەزای ڕواندز بەو کاتی لە ساڵ 1912 هەر ئەندام بووە لە کاتی 1920 هەر لەوێ مایتەوە لێرەدا داهشەمزینی ڕائەسپێریتکەوە بۆ دەرهێنانی ئەو تۆپانە لیژنەیەکی سێ کەسێک لەوانە بۆ ئەوەی مەبەستی دەرهێنانی ئەو تۆپە ئەرێ ئەو کاتی کە چووینە ڕاستە سێ تۆ بووینە لە خوارەوەی کە لەو شوێنێ نەدۆزرێت بەڵام لە خوارەوە دۆزرایتەوە بۆ هۆی مانەوەی هۆکاریمانەوەش چوبەکە دەتە تۆپ ناوەی بۆ شایی هەیە بەهۆی ئەو لەمە ئەوانە لەوێ مایتەوە نەڕۆیشتە ئەوە بوو بۆی هێزی ئەسپەوە گروسیان برێن تێخستیا توانیتیان بەڵێ ڕایان چێشاو هەرکووە بیسێت برێن ئەو سدان تۆپانە بینە دەرە لە ناوروبار لێرەدا ماوەیەک تاشەمزینی ئەو سدانە تۆپی کە دیتیەوە دۆزیتەوە لە شوێنی خۆی داناوەتە لە قشری خۆی داناوە بەڵام لە دواییدا دانەیەکی بە هەدیە دایتە هەولێر یەکیشیان دایتە کۆی سەنجاق بەڵام لە دوای ئەوە بوو حکومەتی بەعەس کە لە دوای برێن حکومەتی بەعەس ئاساسی کرد ئەو تۆپانەی هەموو گواستەوە بۆ بەغدا ئێستا دوو دانە تۆپ لەوێ پارێزراینە یەکیان لە وەزارەتی پێش وەزارەتی دیفاع یەکیان لە مۆزەخانەی سەربازی لێ ئەو دوو تۆپانی وەستا ڕەزی لەوێ پارێزراوە بە هەمان شێوەش خەریک بوون ئەو تۆپەش لەوێ نەمینن چکە بەڵام بەهۆی لێهاتی و دانیشتوانی خەڵکەتوانیان ئەو تۆپە بگەڕینەوە چکە بە ئاماژیان پێکرد ئەتەنا ئەو تۆپێکەوە ناسنامەی ئەو شارەیە بە ناچاری تۆپەکەیان گەڕاندەوە و ئەوەش چیرۆکی تۆپەکەی مامۆستا لەناو پرسیارەکانماندا لەناو شوێن و شوێنەوارەکانی سەردەمی میر محەممەد شوێنێکی بەرزمان هەڵبژاردو و پاشماوەی شوێنەوارێکی کۆنمان هەیە ئەگەر بۆمانی باز بکەیت ئەم شوێنە ناوی چیە؟ بەڵێ ئەو شوێنە ئێمە لێی وەستاوین ئەوش یەکێکە لەو شوێنەوارانەی سەردەمی فەرمانڕەوایەتی میر محەممەد ئێرە ئیسقەرای پێگۆترێ بە شێوەزاری ناوچەکە باس لەوە ئەکرێ بۆ چونەیە کە لە ناوەکە لە ئیچ قەڵای تورکیەوە هاتبی واتە قەڵای ناوەوە ئێرە بارەگای میر بووە میر محەممەد بارەگای سەرەکی وە بەخۆی لێرە دانیشتووە ئەو قەڵایە یان ناوەکەشی لەوە هاتووە هەموو شتەکانی لە ناوە خۆ هەبووینە هەتا سەرچاوی ئاویشی هەبووە ئەو قەڵایە باس لەوە ئەکرێکەوە لە بناری زۆسک ئاو بە گۆزا کۆمەڵە گۆزیان ئەو کات بۆڕینەوە لە سەرێکی خستووە ئاویان هێناوەتە ئێرانە ئیدی ئێرانە بۆتە بارەگای میر وە هەموو شتێکی لە ناوەخۆ هەبووە بۆ ئەوەی ئەگەر پەلاماریش درا بتوانن بۆ ماوەیەکی زۆر پێویستیان بە دەور و بەر نەبێ ئابڵوقەش درا بتوانن بەرگری بکەن و سوودیش لەو ئاوەیەوە بین کە لە ناو قەڵاکەی هەیە جگە لەلایەنی سەربازی گرنگی بەلایەنی ئابووریش داوە بەڵێ جا ئەگەر بۆمان ڕوون بکەیتەوە قۆناغا ئابووریەکە چی بوو بەڵێ بێگومان میر محەممەد کە دەستی کرد بە فراوان خوازی و یان کۆمەڵێک چاکسازی ڕاگەیان جگە لەلایەنی سەربازی و دروستکردنی کۆمەڵی قەڵا لە سەردەستی وەستای دەستڕەنجی وەستا برای میماویلی بایەخیشی بەلایەنی ئابووریدا چکە ئەیویست
بەڕاستی لە ڕەوی ئابووریشەوە سەر بەخۆ بێ پشت بە هیچ وڵاتێکی تکریان شوێنێککە نەبەستێ لە زمانی ئەوە دراوی دەرکرد دراوی تایبەت بە میرنشینەکەی حوسێن عوزنی باسی 7 جۆر تا 8 جۆر دراو ئەکاکە لە سەردەمی میر محەممەد دروست کرایە بە شێوەی جیاجووە و عەزمی جیاوازیاوە هێزی شتکڕینیان جیاواز بووە دراوەکان ئەو دراوانە نووسینەکانیان بە شێوەی زمانی فارسی لەسەر نووسراوە لە دیوەکی دراوەکەی نووسراوە لە ڕواندز لێ ئەدرێ ضەڕە بە فی ڕەواندوز لە دیوەکی دیکەش ناوی میر محەممەد خۆی نووسیوە ئەمیر المەنسوور محەممەد بەگ واتە میری سەرکەوتو ئەو دراوانە دراوی تایبەت بە میرنشینەکەی بەوە کاریشی پێکراوە حوسێن عوزنی باسلەوە کە ئەو دراوانە لە کانزای مس و زێڕ و زیو دروستکراون شوێنە چیە؟ بەڵێ ئەمە لە سەرەتا باسن کرد هیچ قەڵانی قەڵای ناوە کەواتە لێرە هەموو شتەکەی لە ناو خۆ هەیە هەم کۆگای هەرگرتنی ئازوقە هەیەەوە هەم کۆگای ئاویش هەیە هەبووە لێرانە کەواتە ئێرە وەکو کۆگایەک سوودی لێ وەرگیراوە هەم بۆ خواردنی زیاد ئازوقەی زیادوە هەمیش بۆ ئاو سەرچاوەکەی لێبێ بەوەی دیار بەکاری بینوە سەرچاوەکەی باسمان کرد گۆزمان لە بناری زۆسە کاتێ و گۆزە دەسەرێکی خسترایە لەوەی سوودی لێ وەرگرنەگەڵ قەڵاکە گەمارۆژ درا بەڵامەوانە بتوان بۆ ماوەیەکی درێژ بەرگری بکەن و سوودیش لەو کۆگایانە ببینن ئەم ئەوەی خواردەمەنیەکەی هەمیشی ئاوەکەی ئێرە بەڕێزت باست کرد ئاوی تێدا بۆ تاوەکو بەڵێ تا ئەو ماوانە مابوو ئاو بەڵام ئێستا بە حکمی ئەوەی بەعام مشکە ساڵیەوە یان ئەو ساڵانی دوایی ئاو کەم بووتەوە ئەو ئاوش نەمایە گەڵا لە بووە دروستکردنی خان و فراوانبوونی سۆرانی شۆکار بووە گەرنا تا ماوەیەک بەر لە ئێستا ئاوبوونی هەبوو لەو هیچ قەڵای لەو شوێنەوارانە ئێستا ماوەتەوە لەو قەڵایە ئەو عەمباری ئاوە ماوەتەوە بەڵێ لەگەڵ پارچەیەک لە دیواری پارچێک لە دیوارەکەی ماوەتەوە گەرنا ئیدی بەداخەوە وێران بۆ خاپۆر بوو ئەو قەڵا ئێستا لە پشتیمەیە قەڵای مستەفا بەجیە مستەفا بابی میر محەممەدیە کاتی خۆی کە میر محەممەد وەکو میر دەست بەکار بوو داک و باوی مستەفا بەگ لەگەڵ داچی بەناوی بووکشا زەمان بوون هاتن لێرە نیشتەجێ بوون لەو قەڵایی جا بە پێی جێڕانەوەی بە تەمەنەکان ئەوەی من گوێبیستی بوو بم لە وەرزی بەهار بووکشا زەمان داچی میر محەممەدی ڕۆژێکی دیاری ئەکرد لەگەڵ کچانی گوندی داتن بۆ گوڵچنین گوڵی بەهاری ئەو گوڵە بەهاریانەی کە هەنە گوڵیانە چنین وەکو شتێکی جوانیان وەکو ئەوشکە کورد بە درێژایی مێژوو دۆستی گوڵ بووە بەڵێ ئاوەکو نەریتێک و بە درێژایی مێژوش کورد حەزی لە گوڵ بووە یان دۆستی گوڵ بووە جابە و شێوەی بەپێ ئەو جێڕانەوەش بووکشا زەمان هەمان نەریتی دووبارە کردو خەڵاتی مستەفا بەجی لێرە بوونی هەیە مستەفا بەگ ئەکاتە بابی میر محەممەدی تاوان کە میر محەممەد دەسەڵاتە گریتە دەست لە ساڵی 1930 یەکێک لە مەرجەکانی بۆ باوی ئەوەیە کە بێ لە قەڵاتی ئاکۆیان دابنیشی دەست لە کاروباری میرنشینەکەی وەرنەدا لێ میر محەممەد لەگەڵ داچی بەناوی بووکشا زەمان بەدێن لەو قەڵاتەی دائەنیشن بەنسبەت ئەو سەرچاوی ئاوەش ئێرە گەلی ئاکۆیانە ئاوەکەی لەگەلی ئاکۆیان سەرچاوەگەری ئاکۆیان بۆ ڕاشراوە لەو چیایی لە ناوەڕاستی چیایەکەی بە دیواریان کردێەوە بە قسڵ و جێز ئەو دیوارە کراوە لە هەر شوێنێکیش ئەگەر زانی بیتیان شوێنەکە سەختە یان مەجای دروستکردنی دیواری نییە سینگە تویان تاشیوە لەوێ لە پاڵ سینگە توەکان ئیدی دیواریان هەڵبەستێ بە قسڵ و جێز ئەو دیوارەیان ئەو جۆگە ئاویان دروست کردێ بۆ ئەوی بێتە سەرچاوەیەکی ئەو بۆ قەڵاتی مستەفا بەجی و ئەو قەڵاتەش ناوی لێ نابوو قەڵای دمدم وەکو حوسێن عوزنی لە کتێبەکەی باسێکا مێژووی میرانی سۆران وەکو هاوسۆزیەک یان وەکو خۆشەویستێک بۆ قەڵای دمدمی خانەی لە بزێون هەمان ئەو ناوەی لێ ناوە